بەناوی خوای بەخشندەی میرەبان بەناوی گەلی کوردستان. پەرلەمانی کوردستان درێژەی بەدانیشتنی ڕۆژی سێشەمەدا و گفتوگۆی دەربارەی خستنەڕووی بە دواداچوون و ڕاستپاردەی هەردوو لیژنەی کاروباری پێشمەرگە و لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سەبارەت بە هێرشەکانی چەکدارانی داعش و پێداویستی و کەم و کوڕەکانی هێزی پێشمەرگە کرد. هەر لە سەرەتای دەستکردن بە خوێندنەوەی تەوەرەکە بەخشی ڕاستەوخۆی دانیشتنەکە ڕاگیرا. پەرلەمانتاران پێیان وایە ئەو دەیان شەهیدەی کە لە ماوەی تەنها 10 ڕۆژدا لە ڕیزی هێزەکانی پێشمەرگە و هاوڵاتیان کەوتەوە بەو مانایە دێت کە چەندین ناوچە لە مەترسیدان و چەکدارانی داعشیش تەنها 40 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورن. ئەما بێ هەڵوێستە لەسەر ئەمە بکەین لە ماوەی 10 ڕۆژا 25 شەهیدمان داوە، دەیان بریندارمان داوە لە ناو قوڵای خاچی هەرێما داعش هێرشمان بۆیێنێ. لە جیاتی ئەوەی ئێمە هجوممان کردای بۆی بەرگری لە خۆمان بکەن، ئەوان نەک کاکە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم سەدی باوە شاسوار کەفری لە ژێر مەترسیایە قەرە سالم، یعنی ئەم ناوچانە کە قوڵایی هەرێمن بەڕاستی هەمووی لە ژێر مەترسیایە. داعش ئێستا ئەو گروپە 40 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە، کەواتەیانی ئەمە کارەساتە لە ڕاستێ. ئێمە ئەمانەوێ ئەوەی کە هەیە ئەم گەندەڵی و پاشا گەردانی و بێسەروبەری کە هەیە نەمێنێ. جێگری لیژنەی کاروباری پێشمەرگەش لە پەرلەمانی کوردستان دەڵێت دوای بە دواداچوونەکانی ئێمە و خوێندنەوەی لە هۆڵی پەرلەمان پەرلەمانتاران سەرنجی خۆیان لەسەردا و بە کۆیدەنجی ئەندامانی ئامادەبووی پەرلەمان کرایە یاداشتێک و دەدرێت بەلایەنە پەیوەندیدارەکان. ئەمڕۆکانە دوای تاوتۆکردن و وەسرنج و هەموو ئەو سنجی ئەو ئەندام پەرلەمانانەی کەوا تێبینیان هەبوو تواندرا پرۆژەکە با بڵێن گرنگی باشتری پێ بدرێەوە هەوڵ بدەن ئەوانیش دەوڵەمەندی کەن بەو خاڵ و تێبینیانی کەوا نەنووسرا بوو لە ڕابردوودا. بۆیە دیارە ئەمڕۆکانە بە کۆی دەنجی ئەندامانی پەرلەمانی کوردستانەگە دەتوانم بڵێم یەکەمین ڕاستپاردە بێت کۆی دەنجی هەموو ئەندام پەرلەمانەکانی لەسەر بێت، یعنی کرا بە ڕاستپاردە و بڕیار وایە کە سیاغە بکرێتەوانێ و تێبینی ئەندام پەرلەمانەکانی ئیزافە بکرێت و بکرێت بە ڕاستپاردەیەک و بنێرێ بۆ ئەنجومەنی وەزیران. ماوەی چەندین هەفتەیە چەکدارانی داعش هێرشی بەردەوام دەکەنە سەر سەنگەرەکانی پێشمەرگە لە سنووری نێوان هەرێم و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. فەرماندە سەربازیەکان و پەرلەمانتاران باز لەوە دەکەن کە سەنگەرەکانی پێشمەرگە وەکو پێویست بۆ ڕوبەڕبوونەوەی داعش ئامادە نەکراون و پێداویستی و پاراستنی ئەو شوێنانە بۆ پێشمەرگە دابین نەکراوە، لەوانە دووربینی حراری و چەک و تەقەمەنی پێشکەوتوو. بۆیە پێویستە بە زوویی ئەو کەم و کوڕیانە پڕ بکرێنەوە تاکو لەوە زیاتر هاوڵاتیان و پێشمەرگە نەبنە قوربانی و مەترسیەکانی داعش دوور بخەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.